ئەمڕۆ کۆنفرانسێکی تایبەت بە نەوتوزە لە بەغداد بەڕێوەچوو لە نێو کۆنفرانسەکەدا کەسانی شارەزایان دەستنیشان کرابوون چ لە ئابووری ناسان و ئەندامانی پەرلەمان و چەند کەسێکی دیکە بەشداریان لە کۆنفرانسەکەدا کردبوو لەسەر گرنگی ئەم کۆنفرانسە و ئێستا نەوتوزەی عێراق لە چه ئەست و پێوەرێکدایە لە کاتێکا ئێستا عێراق بۆتە سنتەری زۆرێک لە وڵاتانی جیهان بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەی کە لە ویزەی جیهاندا دروست بووە بۆی شەڕی ئۆکراین و رووسیا عێراق چۆن دەتوانێت ئەم بۆشاییە پڕ بکاتەوە هیچ جێگەرێک هەیە بۆی لە داهاتوودا بە شێواز و میکانیزمێکی دیکە عێراق قەوڵ بدات ئەو بۆشاییەی کە دروست دەبێت یاخود لە داهاتوودا کێشەیەکی نەوت و وزە دروست دەبێت لەسەر ئاستی جیهاندا بتوانرێت لە ڕێگەی عێراقەوە چارەسەری بۆ بدۆزرێتەوە بە شێوەیەکی گشتی لەسەر گرنگی کۆنفرانسەکە و کۆمەڵێک بابەتی دیکە لەگەڵ بەڕێز سەلامە سمێسکا بەڕێزیان شارەزای ئابوورین ڕاستەوخۆ لە بەغا و میوانی ئەمەیە گفتوگۆی زیاتر دەکەین. خاتو سەلامە ئەگەر ئامادە بێت گفتوگۆکانمان دەست پێ دەکەین. خاتو سەلامە زۆر سپاس بۆ ئامادە بوونت. ئەمڕۆ ئەو کۆنفرانسە لە بەغداد بەڕێوەچوو پێم خۆشە سەرەتا لە کۆنفرانسەکەەوە دەست پێ بکەین گرنگی کۆنفرانسەکە چی بوو و کێ بوون ئەو کەسانی کە لە نێو کۆنفرانسەکەدا ئامادەی بوون. ئەم کاتتان باش کۆنفرانسەکە گرنگە چونکە پێش گەڕی داهاتوی بەخشینی مۆڵەتەکان دەست پێ دەکات کە عێراق ڕای دەگەێنێت و داواکاری شەیە بۆ چاوشانەوە بۆ مۆڵەتانی کە دەبەخشن کە بەجێ لە بەرژەوەندەکانی عێراق بێت. دووەم کۆنفرانسەکە گرنگە بۆ بابەتی گاز بۆ ئەوەی کە بزانین کە ئایا عێراق وەبەرهێنان دەکات لە بواری گازدا چونکە داوا لە چەند کۆمپانیا کراوە کە بێن وەبەرهێنان لە بواری گازدا بکەن و پانتایی خۆیان لە بازاڕی نەدەوڵەتی تا بگرن بە تایبەت لە ئێستادا کە جەنگێک بەرپا بووە لەلایەن رووسیاوە بەرامبەر بە ئۆکرانیا کۆمەڵێک ئاستان کا بوو کە ڕوبەڕووی هەموو جیهان ببەوە ئەو ئاستانکانش خۆیان دەبینەوە لە کەمی بەرەمێنان لەلایەکە و هەر بابەتێکی تریشەیە کە بریتە لە ڕێگاکانی هاتووچە و گواستنەوە کەواتە پێویست و سەرچاوی نوێ و ڕێگای نوێ بدۆزرێتەوە. کۆنفرانسەکەی ئەمڕۆ تیشک دەخاتە سەر ئەو بابەتانە ئەوەش بە ئامادەبوونی کۆمەڵە کۆمپانیایەکی جیهانی و هەوڵدان بۆ ڕاکێشانی ئەو کۆمپانیانە بۆی کەەوە بەرهێنان لە بواری گازی عێراقیدا بکەن. باش خاتو سەلامە کێ بوون کە داوایان لێکرابوو لە نێو کۆنفرانسەکەدا ئامادە بن وەکو کەسانی حکومی سیاسی کە ئاراستەکەری سیاست و ئابووری عێراق بن بەڵام بەشداریان تێدا نەکرد. لە ڕاستیدا من ئەوەی ئاگادار بەم بانگشت نامە ئاڕاستی زۆر کەسایەتی حکومی و پەرلەمانی کراوە بەڵام ئەوانەی کە من بینی من زیاتر کەسانی پسپۆر و شارەزا بوون کە بەشداریان کرد لەو کۆنفرانسەدا من خۆم پسپۆڕم لە بواری نەوەدا و توێژینەوەیکمەیە لە بواری وزەی جێگرەوەدا هەموو ئەوانشی کە تاکو ئێستا قسەیان کردو زۆربیان کەسانی پسپۆر و شارەزا بوون چ وەک ئەندازیار چ وەک ئەندازیارانی بواری نەوت یا ئەندازیار لە بواری بوارەکانی تردا بەداخەوە نوێنەرانی کۆمپانە بیانەکانیش ئەوانش بە هەمان شێوەتوانە بڵم بەشداریان کردووە بەداخەوە ئەگەر نوێنەرانی حکوومەت بەشداری نەکەن ئەوە دەری دەخات کە ئامادەنی نیشان بەشانی پەرەسەندەکان و گەشە سەرنەکانی هیچری زانستیدا بڕۆن کە لە خزمەتی کە لە خزمەتی کە لە بەرژەوەندی و بەرهێنانە لە سامانە سروشتەکانی عێراقدا. باش تا ئێستا عێراق پێتان وایە وەکو شارەزایەکی بواری نەوت و وزە پێتان وایە عێراق و حکوومەتی عێراق و دەسەڵاتێک لە دوای یەکەکانی توانیوێتی بە شێوەیەکی دروست ئەم کەرتە بۆ خزمەتی گەلی عێراق و بۆ خزمەتی عێراق بەکاربهێنێت و لە نێو ئەم کۆنفرانسەیە بەگشتی ئێوەی شارەزایان پێشنیارتان چی بوو تێبینیەکانیشتان؟ لە ڕاستیدا تاکوی ئێستا کەموکوڕیەکی زۆر هەیە لەلایەن حکوومەتەوە بۆ دابینکردن و پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆ بەڵگەشمان ئەو قەیرانەیەک لە دوایەکانەیە کە سەر هەڵدەدەن بە تایبەتی لە بواری سوتەمەنیدا و هەروە کەموکوڕیشی تریشمان هەیە لە پێکەوە بەستنی گاز و کارەبا لە لایەکترەوە وەش کێشەیەکی گەورەیە
بابەتێکی تریشەیە کە زۆر گرنگە کە بریتە لە چۆنەتی سوودوەرگرتن لە کۆشی ئەندازیاری نیشتیمانی بۆ برەودان بۆ بەرهێنانەکان هەموو ئەوانە پێویستی بە دیدێکی ئابوووریانە هەیە کە بەداخەوە ئەو دیدە لەلایەن حکوومەتەوە یا لەلایەن پلانەکان یان لەو پلانانەی حکوومەتدانە کە پێویستە جێبەجێ بکرێت. باشە ئێوە بەگشتی تێبینیتان چی بوون هەم لەسەر کۆنفرانسەکە هەم لەسەر بەگشتی لەسەر پرسی ئیدارەدانی نەوت و غاز لە عێراقدا. لە ئێستادا بەڕاشکاوی دەیڵێم کۆنفرانسەکە تاکو ئێستا کۆمەڵک توێژینەوەی گرنگی پێشکەش کردووە کە پەیوەندیان هەیە بە چۆنەتی بەرەمهێنان و بڕی بەرەمێنان و پاڵاوتنی نەوت و هەروەها بەرەمێنانی گاز تاکو ئێستا توێژینەوەکان زۆر سوود بەخشن من لەلایەن خۆمەوە زۆر سوودم لەو زانیاریانە وەرگر کە لەم کۆنفرانسەدا هاتنە دەرەوە بەڵام هێشتا ئێمە لە یەکەم ڕۆژدان سبەی نەشمان ماوە هیوادارین سوودی زیاتر وەربگرین چونکە توێژینەوەکان گرنگن و ئەوەش سەرنجی ئەو پسپۆڕانەوە یان ئەو کەسانانە ڕادەکێشێت کە زۆربەی زۆریان پسپۆڕن و بەژاریان کردووە لە کۆنفرانسەکەدا. باش خات و سلامە باست لە ئەو کۆمپانیایانە کرد کە مۆڵەتیان پێدراوە کە کار بکەن لە عێراقدا تا چەند ئەو دیارە لە بەرژەوەندی عێراقا و کۆمپانیانی کە لە عێراقا کارەکەن تا چەند کارەکانیان بە شێوەیەکی نزیه و خاوێن و بە شێوەیەکی قانونی و یاسایی کردووە و گرێبەستەکانیش بە گرێبەستێکی یاسایی و قانونی کراون لەنێو عێراقدا. لە ڕاستیدا من زانیاریم لەو بارەیەوە نییە ئەو بوارە پەیوەندیدارە بە چاودێری دارایی و وەزارەتی نەوت و دەستەی دەستپاکی منیش ئەندام نیم لە هیچ یەکێک لەو لایەنانە من ژنێکی خانەنیشینم و لە کەرتی تایبەتە کار دەکەم هەندێک جار وەکو ڕاوێژکار لەبەرەوە ئەو کارانە وا دەخوازن کە بەردەوام چاودێریان لەسەر بێ لەلایەن دەستەی چاودێری دارایی و دەستەی دەستپاکیەوە. باش خات و سەلامە دیارە عێراق ئێستا زۆر بۆتە جێی سەرنجی وڵاتانی دیکە هەم وڵاتانی دراوسێ لەسەر ئاستی ئەقلیمی لەسەر ئاستی نێودوڵەتیش بە هەمان شێوە ئەنی چاوەڕێ دەکرێت لە ڕێگەی نەوت و وزەوە لە ڕێگەی غازەوە عێراق بتوانێت ئەو بۆشاییەی کە لە نەوت و غازا هەیە بۆ وڵاتانی جیهان وڵاتانی ئەوروپا و ڕۆژاوە بە دیاریکراوی بتوانێت پڕ بکرێتەوە. نەک تەنیا عێراق پێشبینی دەکەم عێراق هەلی زیاتری بێتە پێش ئەوەش بەهۆی زۆربوونی خوارد لەسەر نەوتی عێراقی و سامای سوشی عێراقی بە تایبەتی کە عێراق نەوتەک تاکە سەرچاوەیە بۆ عێراق بۆ ئەوەی کە بتوانێت بودجەی خۆی دابڕێژێت بۆیە پێشبینی دەکەم عێراق بتوانێت. باشە باس لە بودجە کرد جەناب شارزایەکی باشیش لەسەر پرسی دراوە هەیە ماوەیەکی زۆرە عێراق و بەڕووی قەیرانێکی چەند مانگێک دەبێت لە کۆتایەکانی 2022ەوە عێراق ڕوبەڕووی قەیرانی دابەزینی بەهای دینار بووە دیناری عێراقی بووە ینی چاوەڕێ دەکرێت کە ئێمە قەیران لەنێو عێراقا چارەسەر بێت لەگەڵ ئەوەی کە ئەنجومەنی وەزیران هەوڵ دەدات بەڕێگەی گونجاو چارەسەر بۆ ڕەوشەکە بدۆزێتەوە چارەسەر دەبێت. لە ڕاستیدا پێم وانە کە عێراق بتوانێت ئەو کێشەیە چارەسەرکە چونکە ئێمە کێشەی گەورەمانەکەمە نرخی دۆلارەکە چۆن هەڵی بسەنگێنن کێشەی دووەمیش بریتە لە نرخەکانی نەوت چونکە بانکی نێودەوڵەتی و بە تایبەتی کە هەندێک لایەنە توێژینەوە لەو بارەیەوە دەکەن ئەو وڵاتانەی کە ئەندامن لەو بانکەدا یان لە ڕخی ئۆپێکداوە خۆیان بڕیار دەدەن کە نرخی نەوت چەنێک بێت تا ئێستاش نرخەکەیک لای نەکراوەتەوە. بابەتێکی تر کە پەیوەندی هەیە بە بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکیەوەش پرسێکی ئەجگار گرنگە پێویست یەکلای بکرێتەوە. باش چۆن یەکلایی دەکرێتەوە ینی ئەو هەنگاوانەی کە کەسانی شارەزای وەکوی ئێوە خەبیرانی وەکو ئێوە ڕێگا گونجاوەکان بزانن وەکو اقتراح و پێشنیاز بیدەنا لایەنی پەیوەندیدار و حکومی ڕێگا گونجاوەکان بۆ چارەسەری دابەزینی بەهای دینار کام ڕێگەیە؟
ئەو کارە بە هەماهنگگی لە نێوان هەردوو وەزارەتی دارایی و بانکی مرکزی دەکرێت ئایا وەزارەتی دارایی چکە وەزارەتی دارایی بەرپرسە لە سیاسەتی دارایی و بانکی مرکزیش بە هەماشیە بەرپرسە لە سیاسەتی نەختینە ئەو پەیوەندی کە لە نێوان هەردوو لایەندا هەیە جەخلەوە دەکاتەوە کە عێراق چۆن دەتوانێت ڕوبەڕووی ئەو کێشەیە ببێتەوە لە ڕاستیش ئەوەش کێشەیەکی ئاسان نیە بەڵام پشت بەخوا کارەکان بە باشی بەڕێوە دەچنی ئەنجام دەدرێن ئەوەش دوای ئەوەی کە تێڕوانینەکە ڕوون دەبێتەوە ئەوەش دوای ئەوەی چۆن ئەم کێشەیە چۆن چارەسەر دەبێت خات و سەلامە حکوومەت کاتێک کە نرخی 132 چەسپان و پێش ما بێ لەسەر بنەمایە بودجەکە پێشکەش دەکاتە ئەوەی کە ماوەتەوە بریتە لە دەمێنێتەوە بریتی دەبێت لە نرخی نەوت ئەوەی کە دەمێنێتەوەوانە دوای بریتی دەبێت لە چارەسکردنی کێشەکان نێوان حکوومەتی مرکزی و حکوومەت یاریمی کوردستان باش پێت وایە لەم ساڵدا و لە موازنە و ئەو پرۆژە یاسایی بودجەی کە پڕیارە ئاڕاستی هەم پەرلەمان بکرێت و لە ئەنجومەنی وەزیران بڕیاری کۆتایی لەسەر بدرێت کێشەکانی ڕابردوو کە حکوومەت هێرمی کوردستان و ناوەند بۆیان دروست دەبوو لەسەر پرسی نەوت و وزە لەسەر بودجە ینی بەپێی هەڵسەنگاندان بۆ دۆخی ئێستای عێراق و بۆ ڕەوشە سیاسی و ئابوووریەکە لە 2023 چاوەڕێی ئەم کێشانە دەکرێتەوە کە ڕوو بدات لە نێوان هەرێم و ناوەندە من پێشببینی دەکەم کێشەکان چارەسەر بکرێن لە کۆتاییدا بە تایبەتی کە ئەوانە هەمویان بەشدارن لە پرۆسی سیاسیدا و چکە بەرژەوەندەکە یەک بەرژەوەندیەوە پێشم وای بێت کێشەکان چارەسەر دەکرێن بە ڕێککەوتنەیەکی نەوتی لە نێوان هەردوو لادا کە دەبێتە هۆی ڕێخستنی کاروبارەکان و کۆکردنەوەی هەموو لایەنە سیاسەکانی عێراق پێکەوە باش پێتان وایە کە ئەم کۆنفرانسەی ئەمڕۆ هیچ ئیزافەیەک یاخود هیچ زیادەیەکی بۆ چارەسەری کێشەکان دۆزی بێتەوە ئەم کۆنفرانسەی ئەمڕۆ توانی چی بخاتە بەرباس بۆ چارەسەری کێشەی نەوت و وزە لە عێراقا چی جیاوازی تیا بەدیکرا پێم وابێت بە شوەیەکی گشتی کۆنفرانسەکە سەرکەوتوو دەبێت لە کارەکانیدا چونکە ئێمە لە عێراق لە ئامادە باشی دەێنێ خۆمان ئامادە دەکەینە بۆ ئامادەکردنی کۆمەڵە لێک تێگەشتێکی نوێ بۆ پێشکەشکردنی گەڕێکی نوێ لە مۆڵەتەکان ئەوەش پێویستی بە لێک تێگەیشتن و بەشداریکردن هیوادارین بارودۆخەکە چارەسەر بکرێتەوە هەموو لایەنەکان ڕێبکەون بەڵێ سەلامە سمس شارەزای ئابووری و شارەزا لە بواری نەوت و وزەی عێراق زۆر سپاس بۆ ئامادەبوونت